الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. پێشەشی دەستخۆشێکی گەرم لە بەشی زانستی ژیاری لقی هەولێر دەکەم. خۆی گەورە جزای خێریان بداتەوە و زۆر خۆشحاڵم بە خزمەت برای گەورە و عزیزی خۆم دکتۆر عیماد و دکتۆر شوان گەیشتم. خۆی گەورە جزای خێریان داتەوە و خۆشحاڵ بووم بە ئامادەبوونی ئەو هەموو خوشک و برایانە یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاومان. تاوان بەڕێزەکانم، خێزان لە کۆمەلگادا وەکو قەلب وایە لە جسمی ئینسانی ئەگەر قەلب ئیش نەکا یان زەعیف بی بەڕاستی ئەو بەدەنە سس و لاواز و بێتاقەت و بێهێز دەبیتن. بۆیە هەر شوێنێک ئەگەر خوێن لە بۆی نەچی یەکسەر ئەو شوێنە تووشی شەلەلی و تووشی بێئیشی و خرابوون دێتن. کەواتە ئەو هێز و قووەتەی لە جسمدا هەیە هەموو دڵە دەیداتە لاشەکەی و ئەو خوێنەیە کە دڵ پەرتی دەکا بەناو لاشەدا بۆی ئەو جسمە بتوانی کاری باش بکاو و جسمێکی ساغ و دروست بیتن. بزەبت خێزانیش لە ناو کۆمەلگادا وایە. بەڕاستی خێزان قەلبی کۆمەلگایە، قەلبی ئۆمەت خێزانە. ئەگەر بێت و خێزان بەڕاستی تووشی شکستی و ساردی و سوڕی بووی یان ئەو ریسالە و ئەو پەیامەی کە خێزان هەیەی جێبەجێ نەکا بەڕاستی ئۆمەت هەموو شەلەر لێ دەدا و تووشی دواکەوتیوی و تووشی کۆمەڵک گیر و گرفت دەبیتن. جا بۆیە سوبحان الله زۆر گرینگە ئەمە ئیحتیمان بە خێزان بدەین. خێزان پیاوی دروست دەکا، ژنی مەرد دروست دەکا، خێزانە قیادە و قاعیدەی دروست دەکا لە بۆ خەڵکی کە بتوانی خزمەتی ئەو ئۆمەتە بکاتن. بەداخەوە هەر کاتێک کە ئەم خێزانە هەدەفی خۆی بەزر کرد، وەزیفەی خۆی لێون بوو، بەڕاستی ئەو کاتێک جیلێک پەروەردە دەکا کە بێ سەر و بەر و کە نەتزانی چ دەکا و چ ناکا. زەین بدەنە قورئانێ سوورەتێک نییە بە ناوی زەواج، سوورەتێک نییە بە ناوی ئوسرە، بەڵام سوورەتەکەی بە ناوی تەلاق. سبحان الله، فکرمان لێ کردیتەوە لەبەر چی سوورەتەکەی بە ناوی تەلاق بەڵام سوورەتێک نییە بە ناوی ئوسرە؟ لە سوورەتی تەلاقدا خوای گەورە لە 6 ئاەتدا باسی ئەحکامی تەلاق دەکا، بەڵام 6 ئاەتەکەی دوای باسی ئەو تەلاقە باسی ڕوخانی ئومەت دەکا. کەواتە هەر ئومەتێک ئەگەر خێزانەکەی بێ سەر و بەر بوو، تەلاقی زۆر بوو، ئەو ئومەتە دەڕوخێ. ئەو ژیار و ژینەی کە ئەم خێزانە دروستی کردی ئەڕوخێ. لێکەواتە بۆ ئەوەی ئەم ژیار و ژینە نەڕوخێ بەویستمان بەوەیە کە بەڕاستی ئێمە بێن ئەو خێزانانە خڕکەینەوە سەرێک، نێڵێن ئەو هەجمە شەریسەی کە ئێستا لەسەر خێزانەیە خێزانەکانمان وێران بکە. چکە دوژمنانی دین باش دەزانن سری نەجاحەتی ئێمە نهێنی سەرکەوتنەکانی ئۆمەتی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام لە خێزانەکاندایە. هەموو ئەو پیاوە گەورانەی کە دروست بوون خێزانیان دروستی کردوون، هەموو پیاوە گەورەکان، هەمووش لە نەزیب زادەکان کە لە تاریخی ئیسلامی لە مێژووی ئیسلامدا پەیدا بوونە و خزمەتی ئیسلام و مرۆڤایەتیان کردووە هەموو لە خێزان دروست بوونە. بڕۆ ئەیقەی ئیمامی شافعی بگرە، ژیاننامەی ئیمامی بوخاری بخینەوە، سەردانی سوفیانی ثەوری بکە، ئەحمەدی کوڕی حەمبەل، یوسفی کوڕی تاشفین، عەبدولعەزیزی کوڕی ئەوەی فەتحی ئەندەلوسی کرد، ئەوی تکە یعنی هەموو ئەو قیاداتانە، محەممەد فاتح، هەموو ئەو قیاداتانە سبحان الله ئەوانە لە خێزان پەروەردە بوون، ئەوانە خێزانێک دروستی کردن کە ئەم خێزانە هەدەف و ڕیسالەی هەبوو کە منداڵانێک دروستکە بیان کەتە خزمەتکاری ژین و دینی ئەم خەڵکەدا. هەموو ڕۆژێ دایکی محەممەد فاتحی دەستی محەممەد فاتحی دەکرد کە دووسکە بوو. محەممەد فاتح کوڕی سوڵتان مرادیە، بابی یەک لە پیاوە موساریعەکان و زەحمەکانی سوڵتانەکانی دەوڵەتی عوسمانی بوو. تاوان بە خیانەت سوڵتان مرادیان کوشت. لە پاشە خۆی دوو کوڕی بەجێهێشت، کوڕە گەورەکەی مرد، محەممەد فاتح بوو بە جێنشینی بابی. جا هەموو ڕۆژێ داچی دەستی دەگرت و لەسەر قەڵایەکەی ماڵی خۆیان دەیفەرموو کوڕم ئەها ئەم توخوبانە دەبینی، ئەم قەڵا گەورانە دەبینی؟ دەگوت بەرەدایە، دەیفەرموو ئەمە قوستەنتینیەیە، ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام موژدەی دایتە تو کە ئەتوو فەتحی دەکەی، ئەوەیە تو لە ناو دڵی نەوەکە دەچینی. ئەوە دەبێ هەموو ڕۆژێ دەستی نەوەکەت بگری برێ کوڕم حاڵی غەزەت دیوە، حاڵی مسلمانانت دیوە، حاڵی ئیسلامت دیوە، حاڵی کوردانت دیوە.
کوڕەکەم ئەو خەڵکە ئینتزاری تو دەکا بە سەری بێخی، کوڕەکەم ئەم ئیسلامە ئینتزاری تو دەکا کە ئیشی لۆ بکەی، کوڕەکەم ئەم ئەومەتە ئینتزاری تو دەکە نەجاتی بدەیت. بەم شێوە منداڵ پەروەردە دەکرێت. جا بۆیە بزانیت ئایا لە ڕەمەزاندا چۆن دەتوانین ئێمە ئەم خێزانە خڕکەینەوە. خی گەورە دەفەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس. ئەی کاوەتە ئەم ڕەمەزانە هیدایەتە بۆ هەموو خەڵکی بە تایبەتی بۆ خێزانەکان. واللهی لە ڕەمەزاندا باشترین فرسەتە ئێمە خێزانەکانمان پەروەردەکەین، باشترین فرسەتە بتوانین ئەم خێزانە بەسە یەکدا خڕیکەینەوە، پەیامی حەقیقی خێزان لەناو ئەو ڕەمەزانەدا بە منداڵەکان و بە خێزانەکانی خۆمان جێبەجێ بکەین. ئازیزانی من، هەر پێش ئەوەی ڕەمەزان دابێ دەبی ئەتوو مژدە بەخش بی لە ناو منداڵەکانت. هەموو شەوێک کە دەیتەوە برێ منداڵینە ئاگادار بن یەک هەفتە ماوە ڕەمەزان. چەند دڵخۆشم خێزانەکەم، چەند دڵخۆشم منداڵەکان. ئەم ریسالە پێدانە، ئەم ئیعازە کە لە دڵی خێزان و منداڵت دەدەی، ئەوانیش دڵخۆش دەبن، ئەوانیش هەز دەکەن بابیان ئینتیزاری میوانێکی زۆر گەورە دەکا، بۆیە ئەوانیش دەفسیە مهەیە دەبن. ئەوەی خاڵی یەکەم. خاڵی دووەم، هەرکە شەوی یەکەم مانجی ڕەمەزان دەهات یەکسەر بە ماڵ و منداڵت بەرۆن دانیشن، وەرن با دوعای طلوعی هلال بکەین. آمنت بالذي خلقك ربي وربك الله اللهم أهل علينا بالأمن والإيمان والسلام والإسلام باليمن والإيمان والسلام والإسلام. ئەم دوعاە منداڵەکان تەهیو دەکە بابە گیان ئەوە چییە؟ کوڕم ئەوە دوعایی هەراتنی مانگە، مانگێکی پڕ خێور و بەرەکەت، مانگێکی پڕ خۆشی. دەزانن منداڵەکانم با سوزەی شکر ببین. بابە ئەو سوزەی شکرە ئی چییە؟ لەبەرەوەی خوا تەمەنی درێژکردین گەیشتینە ڕەمەزان. چەندەها کەس تەمەنای دەکرد بگاتە ڕەمەزان، بەڵام ئەزەل مەودای نەدا و مەلەکول مەود بۆ میوانی و هەستا بردی و نەیهێشت ئەو مانگە پیرۆزە بگری. بە بەرەکەتی ئەو مانگەی بە قسمەت نەبوو. وەرن با سوزەی شکر ببین. زانی ئەم ئیعازە زۆر تەئسیر لە دڵ و دەرونی خێزان و کچ و کوڕەکانت دەکا. هەز دەکەن بابیان ئیحتیمامێکی زیاد بەو مانگەی دەدا، هەز دەکەن بابیان زۆر دڵخۆشە بەو مانگەی. اینجا بەڕاستی دڵخۆشی خۆت دەربڕە، کەیف خۆشی خۆت دەربە لە منداڵەکان. حەمد و سەنای بکە برێ منداڵەکان خۆشبەختم بەوەی کە بە سەلامەتی ئێوە بەخۆشی ئێوە خوا تەمەنی درێژی کردین، هەموو مانگەیشتینە ئەو مانگەی. پاشان کە نوێژی عیشایەتان کرد و اینجا منداڵەکان خڕکەوە برێوەرن منداڵەکان با بەرنامەیەکی بۆ ئەو مانگەدانی. ئەو مانگە مانگی ڕەحمەتە، مانگی بەرەکەتە، ئەیامە معدودات، چەند ڕۆژێکی کورتە دەڕوە، با ئێمە فرسەتە خڕیکەینەوە، با بچینە هەرچی درێنەی باشەتیدا بکەین، هەرچی فەزائیل و چاکەیە بەدەستی بینین، وەرن با خڕ ببینە وەرن. چێسی باقم لەگە دەکا خێزانم، منداڵم، کچم، کوڕم، چێسی باقم لەگە دەکا ئەو مانگەی. ئەوانەی کە بالیغن، ئەوانەی کە تەمەنیان هەیە، ئەوان بەرنامەی لەبەرکردنی قورئان و خوێندنی قورئانیان لە بۆ دانێ. چێ دەتوانی ئەو مانگەی دوو ختمی بکە؟ هەر یەکێکیان دوو ختمی کرد هەدیەک لەلایەن باوکیەوە لە بۆی، یان سەفەرێک بە کەیفی خۆی پاش ڕەمەزانێ بە دڵی خۆی لە بۆی دەکەم، یان ئەوەتە چە هەدیەکی دەوێ ئەم دەیدەمێ. مۆبایلێکی بۆ دەکڕم، ئایپاتێکی بۆ دەکڕم، کتێبێکی بۆ دەکڕم. مهم چی پۆ خۆشە ئەو منداڵت، ئەو کچەت، ئەو کوڕەت ئەو تەشجیعی بکە. ئەو منداڵانەی کە بچووکن، ئەو منداڵانەی کە لە سەریان نییە واجب نییە لە سەریان بە ڕۆژی بن، تەشجیعیان کە. ئەگەر بێت و ئەو ڕەمەزانم لە بۆ بگرن، بەڕاستی خەڵاتێکی نایابتان دەکەم ئێوە. ئەو منداڵانە بەو شێوەی دێنە ناو ئەو بەرنامەی کە ئەتوو دادنایە. پاشان وەرن کوڕەکانم، پێم خۆشە هەموو شەوێ بچینە مزگەوتێک تەراویحی بکەین، یان بە کەیفی خۆتان حەزان لە چییە؟ ئەوەیان دەرێ وەڵڵی بابە دەچینە مزگەفتی فەقێ مرادی، بەڕاستی دەنگ خۆشی باشی تێدا، یەڵە ئەو شەو دەچینەوێندر سبەی شەوێ ئەو کوڕم دەرێ مامۆستا وەڵڵا بابەجیان فلان مزگەفت زۆر قاری ئەچی دەنگ خۆشی تێدا دەچینەوێ. مێم ئەو منداڵانە دەستیان بگرە و هەموو شەوێک بیان بە ئەو مزگەفتەی کە دڵیان پێخۆش دەبی. ئەو زارە خاڵی سێم وەکو تازە مامۆستا ئیشارەتی پێدا، با ئەو منداڵانە بتبینن نیو سەعات پێش فتار ئەو بابەت دەگریە و دەنووزێتەوە لە بەرامبەر خوای لە بۆ لێ خۆشبوونی خوای گەورە لە گوناحەکانی. دەزانی ئەم دیمەنە زۆر تەئسیری و کاریگەرە لە دڵی منداڵەکانت. دەزانی کە منداڵەکان دەبینی ئەو بابەت دەنووزێتەوە و فرمێشی چار ڕێزێ دێتە خوارێ، ئەو منداڵە دەرێ یاڕەب ئەوە چ بابێکم هەیە،
بابێکمە ئەو خوای ئەوەندە خۆش دەوێت ئەوەندە عاشقی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەندە ئەو مانگەی خۆش دەوێت والله منداڵەوە هیدایەت دەدرێت قسەی بۆ مەکە بەس با بتبینی هیچ نەسیحەتی مەکە بەس با بتبینیتن واللهی پیاو ساڵحانی قەدیم ئەوە منداڵی خۆیان پەروەردە دەکرد ئەوەندەی نەسیحەتیان نەدەکرد ئەوەندەی خۆیان بە منداڵەکان نیشان دەدا لە کاتی عیبادەت و لە کاتی گریانیان لە وەختی شەو نوێژیاندا ئەوجە پاشان پێش ئەوەی کەوا دەدەقە بمینێ لە بۆ فتارێ هەمیان خرکەوە سەر سفرەکەی برێ با دوعایەکی جەماعی بکەن یەک دوعای بۆ خێزانت بکە بۆ منداڵەکانت بکە دەزانی کاتێکە ئەو منداڵە ئامینێک دەکات لەو دوعایەکە بۆت کردووە چەند دڵی خۆش دەبی هەست پێ دەکە بابی لە غەمیدایە هەست پێ دەکە ئەو بابە لە غەمی ئیمانێتی لە غەمی ناموسیەتی لە غەمی ئەخلاقیەتی لە غەمی پاشە ڕۆژی ئەو منداڵە ئەو خێزانیدایە هەمویان دڵیان خۆش دەبن چێ دەڵێ یەک لەو ئامینانە قبول نابی چێ دەڵێ یەک لەو ڕۆژانە خوا هەموو دوعایەکان تا قبول ناکە عمرێک ئێوە پێبەختەوەر دەبن عمرێک ئێوە پێ خۆشحاڵ دەبن بەو دوعایانێکە کردتان زعزانم ئەوە پاشان خاڵێکی تر با ئێمە هاوکاری خێزانەکانمان بین لە ئامادەکردنی سفرەکان ئەو بەدبەختە وەی لێ مەکە لە نێورانی حتا مەغریبێ لە خەریکی مەتبەخ بی ئەدی قورئان خوێندنەکەی ئەدی دوعایەکەی ئەدی زەماعەتەکەی ئەدی قورئان خوێندنەکەی ئەدی زیکرەکەی کا ئەتو هەرخە بەسە زمانی لە دیار ئاگری مەیسووتێنە وەرە با ئەمە منداڵەکان هاندا بەخۆشە لەگەڵیاندا هەمومان با سفرەکە ئامادەکەین هەمومان وە بکەینکەوە ئەو خواردنێکە دەیخۆین حازریکەین بۆی فرسەتێکیش بدەینێ داکمان بۆی ختمێک بکە بۆی جێدا ڕابگری لە قورئان جێ لە شتێکی بەفائیدە بگریتن پاشان وەختی سحور مامۆستای گەورە و خۆشەویستمان ئیشارەتی پێدا لێ نەگەڕێ منداڵت بخەوی لە بە سحور هەری سێنا چکە ئەو وەختە وەختی نازلبوونی ڕەحمەتی خوایە خوا بە چاوی ڕەحمەت هەموو شەو تەماشای ئەو ئومەتەی دەکا دەزانی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی تەسەحەروا فإن في السحور بەرەکە بەڕاستی بەرەکەتە ئەگەر خوا تەماشات بکات چ بەرەکەتە ئەگەر خوا بە ڕەحمەت تەماشات بکات چ بەرەکەتێکە زەبەڕاستی ئەو منداڵانە هەستێنە هەریان ستێنە برێ وەرن کوڕەکانم وەرن کچەکانم بانگێک شەو نوێژ بکەین کە ئەو بابە شەو نوێژ دەکا و ئەو منداڵش تەماشای نوێژی بابیان دەکەن زۆر تەئسیر دەکات خوشکەکانم برایەکانم وەڵڵاهی من داک و باب ئاوێنەی منداڵن ڕێک داک و منداڵ خۆی لە ئاوێنەی داک و بابی دەبینی ئەگەر بابی ببینی شەو نوێژەکی پڕ خوشوع دەکا ئەگەر ببینی ئەو بابە لە شەو نوێژ دەگرێ و فرمێشتی دێتە خوارێ ئەگەر ببینی ئەو بابە قورئانێکی لە پێشە خۆدانە ختمێک لەناو شەو نوێژەکانی دەکا و منداڵە زۆر کاریگەر دەبی ئەویش لە چاو داک و بابی دەکاتەوە ئەگەر داشی ببینی لەسەر ئەو دوو گوردەی دانیشتیە و دەگریە و لە دوعایەکانی لە بۆ خوای گەورە هاوار دەکات دەزانی ئەو کچە چەند تەئسیری لێ دەکە کە داچی خۆی ئەوا دەبینی بەڕاستی ئەم شەو نوێژە دەبی ببێتە مەدرسەیەک بۆ منداڵەکانمان پاشان کە سفورمە ئەوە سحورمان خوارد ئەو زەوەرن کوڕەکانم با بچینە ئەو مزگەفتەی نوێژی بەیانی بە جەماعەت بکەین بیان بە مزگەوت با نوێژەکان بە جەماعەت بکەن هەر بە پێیان بەیان بە سەیارەی بیان هینەوە خاڵێکی تر کە لەو مانگەی باسی بکەین ئەویش ئەوەیە کە ئەو زەکات و سەدەقەی کە دەیدەی پێم خۆشە بزانی منداڵەکانت حاڵی بکەی کوڕی خۆمان خوا ئەوە پارەیە کە دایتێمە خوا ئەوە نیعمەتێکە دایتێم ئێمە بە ملیۆنان کەس لە مسلمانان ئاوارن خەڵکی غەزە لە ناو کاولگە دەژین خەڵکێک نییە خورمایەکی بخوا خەڵکێک نییە یەک نانی بخوا خوا ئەو هەموو ناز و نیعمەتەی دایتەمە خوا ئەو هەموو فەزڵەی دایتەمە تاکو ئەو منداڵە قەدری نیعمەتەکان بزانی قەدری ئەو ئەمون و ئەمانە بزانی کە دەژی قەدری ئەو سەقفەی بزانی کە لە بنیەتی قەدری ئەو ئاردەی بزانی کە لە سەریەتی قەدری ئەو داک و باب و خوشک و برایی بزانی کە خزمەتی دەکەن ئەوە زۆر گرینگە منداڵی ئێمە لەبەرەوەی بەڕاستی ئەو ئاساری نیعمەت و ئەو ئاساری فەزڵ و میهرەبانی خوای گەورەی لە فکر کردە وە دەزانی هەر لە دایکی بووە ئەوها بۆ حاڵخۆشی لە دایک بووە ئەوە دەزانین لە دایکی بووە ئەوها بە هەبوون نازانین ئەو بابە بەدبەختە هەزار عەمەلاتی و ڕۆژ سووتان دوێتی هەتا گەیشتە ئەو ڕۆکە دەبی بەڕاستی ئەو منداڵی خۆمان فێر بکەین پێیان بڵێن ڕۆڵەکانم ئەنگۆ دەزانن عالەمی ئیسلامی لە سم ئەساتێکدا دەژی دەزانن مسلمانانی دنیا لە سەر زەحمەتی و ناڕەحەتێکدا دەژی لە بۆیان باسکە با بە هەست و شعور لەگە مسلمانانی غەزە بژی با بە هەست و شعور لەگە مسلمانەکانی سوودان بژی با بە هەست و شعور لەگە مسلمانەکانی هیندستان و پاکستان و کشمیر و ئەوانە بژی بە هەست و شعور ئەگە بەخۆشی لەنا معاناتەکەنیە بەڵام دڵ و ڕوح و هەست و شعوری لەگەروانەیە
بۆیە کاتێک کە ئەو پارەی دەکاتە خێر زۆر بە زەرگ دەکاتە خێر بە خۆت پارەکەی بدە دەست منداڵەکەم برێ کوڕم ئەوەی و ماڵی فلانی بە هیچ قسەی مەکە نەکەی برێ ئەوە زەکاتە بابم ناردیتی نا هەزۆر بە مؤدەب لە دەرکەیدا و برێها بابم ئەو زەرفەی لە بۆ ناردینە ئەو منداڵە لە هەمکەوە فێر ببی خێر و خێرات بکە لە هەمکەوە فێر ببی کە کەسانێکەیە دەبی ئێمە ئاگامان لێبی کەسانێکەیە واجبە لەسەرمە کە کاریان بکەین و پشتیان بگرین ئازیزانم خاڵێکی تری زۆر گرنگ بۆ پەروەردەکردنی ماڵ و منداڵمان لە مانجی ڕەمەزان ئەوەیە تۆ هەموو شەوێک سعاتێک لە وەختی خۆت دانیشە سیرەی پێغەمبەری خۆیان بۆ باسکە صلی الله عليه وسلم والله باسکردنی ئەو پێغەمبەرە زۆر بەرەکەتی تێدایە لە بۆ ماڵ و منداڵ ئەگەر ئێمە خوای گەورە تەمەنی پێ نەبەخشین لە خزمەت ئەو نەفسە مبارەکە بین بەڵام خۆ لەگەر نەفەسەکەین خۆ لەگەر ژیان نامەکەین خۆ لەگەر هەموو ئەو وتانین کەوە لە بۆ ئێمەی بەزێشتووە دایێنێ هەموو ڕۆژێ باسێک لە باسی پێغەمبەری خۆیان بۆ باسکە کتاب زۆرە ماشەڵڵا هەر تا بڵێ کتاب لە ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆرە چ بە کوردی دەرێ چ بە عەرەبی دەدرێ بە هەر چ زبانت دەرێ ماشەڵڵا بڕۆ سەرجی کە هەموو بە هەزاران ژیاننامەی پێغەمبەری خوا هەیە عەلەیهی سەڵات وەسەلام تۆ یەک لەو کتابە خۆشانە ببین و هەموو شەوێک پێشتر بەرەک حازری کە یان ئەگەنە لە بۆیان بخینەوە بۆی ئەو بەرەکەتەی لە ژیانی پێغەمبەر و ئەسحاب هەبووە با بەسەر ماڵینگۆدا بەزدیتن با ئەو منداڵە بزانی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چی کردیا کە ئەو دینە جوانە و ئەو دینە ڕێکەی کە گەیشتەمە ئەوە هەموو حەوڵ و کۆششی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەر ئەسحاب و یارانی ئەوە هەمووی حەوڵ و کۆششی ماندی بوونی پێغەمبەر و ئەسحابە کە ئەو دینە بە پاچی و بە دروستی گەیشتە ئێمە بەڕاستی ئەم دەرسانە زۆر کاریگەری هەیە چکە ئەم دەرسە خۆی لە خۆیدا نەزەلت عەلەیهم المەلائکە سبحان الله مارد پڕ مەلائکەت دەبی باسی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام باسی نازداری خوایە کە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام چۆن مەلائکەت نایەن چۆن مەلائکەت دانانیشی لە مەجلیسێک کە باسی پێغەمبەری تێدا بکرێ صلی الله عليه وسلم پاشان سەکینەت و ئارامیتان بەسەردا دەرژێ پاشان ئەو ماڵە بخۆی دڵیان لە بۆ یەک دەستی بەخۆیان مەحەبەت و خۆشەویستیان لە ناو پەیدا دەبی بەسای ئەو بەرەکەتەی کە لەو دەرسانە دەخیندرێ واللهی هەر ماڵک کە کێشە و ناڕەحەتی تێدابی بزانە ئەو ماڵە دەرسی تێدانێ نە دەرسی قورئانی تێدایە نە دەرسێکی سیرەی پێغەمبەری تێدایە عەلەیهی سەڵات وسەلام نە دوو قسەی خێری تێدا دەکرێت لۆیە بەرەکەت لەو ماڵەینە زانم بەڕاستی بەم شێوە ئێمە دەتوانین لەو ڕەمەزانەدا جوانترین پەروەردە بدەینە ماڵ و منداڵمان و جوانترین ڕیسالەشیان پێ بگەینین پێ حاڵی بکەین و دەتوانین لە پاش ڕەمەزانیش تۆ ئەو بەردامەی کە داناوە بەو شێوەی بەسەری دابڕۆی و مێم تۆ لە ڕەمەزان منداڵەکانی خۆ زیاتر هیدایەت بدە زندیان کەوە بەخەبەریان بینە کەوا بەڕاستی ئەم مانگە مانجی تەمەنی فرسەتێکی تەمەنە خوا دەیتە ئێمە با لێ خۆشبوونی خوای گەورە لە خۆمان دەست بین ئاخر شت بزانن بە منداڵەکان برێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە غورفەکەی دایە عائیشە بوو هاتە دەرێ تازە دەستنوێژی شوشت بوو تکتک ئەو ئاوە مبارەکە لە ڕدێنی داهاتە خوارێ و هاتەکن منبەرەکەی لەکن منبەرەکەی بەسەر ئەوەی برێن پایەی یەکەم کرد فەرمووی ئامین پاشان بەسەر پایەی دووەم کرد فەرمووی ئامین پاشان بەسەر پایەی سێم کرد فەرمووی ئامین ڕوو سوراند و سەلامی لە ئەسحاب کرد یەک لە سەحابەکان فەرمووی یا ڕەسوول الله ئەوە چ بوو سێجار فەرمووت ئامین فەرمووی کاتێکە هاتمە ژۆرێ حەزرەتی جوبرائیلم لەگەر بوو کاتێکە گەیشتمە پێش مینبەرەکەم حەزرەتی جوبرائیل سێ دوعای کرد ڕۆڵەکانم ئەم سێ دوعایە زۆر خەتەرە باوا نەکەین ئەم سێ دوعا یەکێک ئێمە بگرتەوە چێ بابەجان ئەم دوعایە چییە بزانە جێ لە پێغەمبەری خوا بگرن عەلەیهی سەڵات وسەلام چ دەفەرمی دەفەرمی حەزرەتی جوبرائیل فەرمووی یا محەممەد صلی الله على محەممەد بێبەش بێ لە ڕەحمەتی خوا ئەو کەسەی دایکی هەیە یان باوکییان هەردووچی هەیە ئەوەندەیان خزمەت ناکە هەتا خوا لە هەموو گوناحەکانی خۆش بی پێغەمبەری فەرمووی ئامین ئەو منداڵە چی بەسەر دێگە و ئەو حەدیسەی بەجێدا بسرپێنی چی لێ دێ دەزانی لێ خۆشبوونی خوای بەسترایتەوە لە خزمەتی داک و بابی ئەو کاتی جورئەت ناکە بێئەدەبی بکە ئەو کاتێک جورئەت ناکە قسەی داک و بابی بشتێنی ئەو کاتێک جورئەت ناکە بەڕاستی دڵی داک و بابی عاززکە دووەم پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام حەزرەتی جوبرائیل فەرمووی یا محەممەد بێبەش بێ لە ڕەحمەتی خوا ئەو کەسەی مانجی ڕەمەزانی بەسەدادێ ئەوەندەی خۆمان دیناکە هەتا خوا لە هەموو گوناحەکانی خۆش بی پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمی ئەمیش دەرێ
گوتم ئامین بزانە ڕۆڵەکانم لێخۆش بوونی خوای لەسەر هیمەتی مەڕاوەستایە هەل من مشەمر ئایا کەس هەیە خۆی هەڵکاو خۆی حازرکە کە ئەو مانگە لێخۆش بوونی خوای گەورە بەدەست بینی ئەو ڕوحا ئەم معنەویاتە ئەم جەرگەی ئەو منداڵی دەهەژێ لۆی لێخۆش بوونی خوای گەورە بەدەست بینی ئاخری شت حەزرەتی جوبرائیل فەرمووی بێبەش بێ لە ڕەحمەتی خوا ئەو کەسەی ناوی منی جێلێ دەبی و سەڵەواتم لەسەر لێنادا صلى الله عليه وسلم پێغەمبەریش فەرمووی ئامین کەواتە سێ خاڵ سێ شت لە دڵی منداڵەکە دەچینی خۆشەویستی دایک و باوکی خۆشەویستی ڕەمەزان خۆشەویستی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم زاهیوادارم ئینشاڵڵا ئەو مانگە فرسەتە بە هەمومان هاوکاری ماڵ و منداڵمان بین کە بەڕاستی هەم لێ خۆشببوونی خوا وەرگین ئەو مانگەی هەمومان پاک بینەوە لە گوناح و پاشان هیممەت بکەین کە بتوانین لەو مانگەی ئەوەی چاکە و ئەوەی خێر و خێراتە بەدەستی بینین بە ئومێدی ئەوەی ئینشاڵڵا باقی مانگەکانی تر هەلەسە خێر و ئیستیقامە دەمینینەوە زۆر سپاس بۆ جێگرتنتان ڕەبی خوای گەورە تەمەنی هەمومان درێژ بکە بگەینە ڕەمەزان خوایە یا ڕەبی خودایە بگەینە ڕەمەزان یا ڕەبی خودایە تەمەنمان درێژکە بۆی بگەینە ڕەمەزان خوایە هەرچی خێر و بەرەکەت لەو مانگەدانەوە هەمومان هیچمان لێ بێبەش نەکە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى على محمد وعلى آل محمد.